سڵاوتان لەبێتۆم کاتتان باش ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی گشتی سلێمانیدا بەشێک لە مامۆستایانی لادراو یاخود مامۆستایانی وانەبێژی لادراو گرتبوونەوەیەکیان ئەنجامدا لێرە داوایان کرد کە کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ منە چما لای بەشێکیان مامۆستاگیان سڵاو لەبێتۆم کاتت باش گرفتەکانتان چی ئێوە ئەمڕۆ بۆ چاتونەت ئێمە کۆمەڵک مامۆستای وانەبێژین کە ئیمڕۆ لێرە کۆبووینەتەوانێ داواکەن بگەڕێنەوە سەر پیشەکانی خۆمان کە هەر مامۆستایەک چەند ساڵێک خزمەتی هەیە تیامانە لە 1 ساڵە تاوەکو 13 ساڵ خزمەتی هەیە منکو خۆم 5 ساڵ خزمەتم هەیە و لە ئەوائیلەکانیشم تا ئێستاکەنە کە لا داوم هیچ بڵێ لە جێگەدانان بڕیاری لە جێگەدانان بۆ ئێمە هەیە لە ئێستەیە بڕیاری لە جێگەدانانیش ئێمە ناتوانین هەمووی ناگرێتەوە ئێمە داوای بڕیارێکی عام ئەکەین کە ئێمە نسبەکەمان زۆر کەمە لە ئێستای خانشینێکی زۆر هەیە ئەمانە بخرێن جێم خانشینانە وەڵامی ئەوان چییە بۆ ئێوە تا ئێستا بەس ئەڵێ بڕیاری لە جێگەدانان بە بڕیاری وەزیر ئەڵێ لە جێگەدانان وە لە ئێستا شار لە جێگەدانانەکەش وەستاوە لەبەرەوەی بەشی زۆر لە مامۆستایان حەقی ئەخورێ اینجا بەبێ جیاوازیش دابنرێنەوە کۆمەڵی مامۆستامان لەگەڵایەکەوە پسپۆڕی بەشەکەی بەڵام ساڵانی خزمەتیان کردو لە کەرتی پەروەردە مادام خزمەتەکەیان هەیە بگەڕێنەرەوە شوێنەکانی خۆیان بۆچی داتان نانێن یعنی بۆ خۆتان باسیەکەن شوێن چۆڵە بۆچی ینی ئەو دەرفەتە بۆ ئێوە ناڕخسێنن دووبارە بڕۆنەوە هۆڵەکانی خان ئێمەش داواکارین کە پێمان بڵێن هۆکارەکەی چێکە دامانانەوە ئەوانەی گەڕێنەوە بۆ باری دارایی و ئەوە ئێمە چەندین ساڵ وەستاوین لە 2010 هەمانە لە 2010 بڵین وانەبێژی کردو تا ئێستاکێنە کە دامەزراندن نەبووە بە هیچ شێوەیە ئێمە ئەگەر وانەبێژیشمان نەکرد داوای دامەزراندن ئەکەین هەر گەنجی ئەم وڵاتێ سەلام ئاماژەم پێدا ئێستا لە بەردەم پەروەردەی گشتی سلێمانی بەشێک لە مامۆستایانی وانەبێژی لادراو هاتوونەتە بەردەم پەروەردەی گشتی و داواکاریانەیە سەبارەت بەوەی کە دابمەزرێنەوە دووبارە لەنێو هۆڵەکانی خوێندن وانە بڵێن ئەو بۆ ئەم ساڵی خوێندن دەچمن لای نوێنەرەکەیان مامۆستا شاباس ئەم کاتە و باش سڵاو لەبێت بەڕاستە خۆ داڕۆژین لەگەڵ داواکاری ئێوە چی ئەمڕۆ داواکارەکەمان دوو خاڵە داوای گشتانێکی گشتگیرەکەین بۆ سەرجەم لادراوان و داوای ئەوە ئەەکەین لە پای ئەو 1400 مامۆستا خانشین کراوە کە مدەکەیان وە جەنابی وەزیر درێژی گرۆتدا سێویکی 12 داواکارین مامۆستایانی لەدراو لە جێ ئەو 1400 دانرێنەوە بۆی سێکتەری پەروەردە جارێکی تر ئیفلیج نەبێ ژمارەتان چەندێک ژمارەمان بە نزیکەی 2000 مامۆستایانی ئێستا لە تەواوی کوردستان هیچ ناوەندەکان پێویستیان بە ئێوە نییە چۆن لە بەپێی ئێستا حانێن و ئامارانی لە بەردەم وەزارەتە 7000 مامۆستا خانشین کراوە ئەڵێ ڕێژەکە زیاتر ئەڕوات و لە هەمان کاتا بەڕستنەوەی میلاکات فراغی پەروەردەی چارەسەر ناکرێت بەڵام ئەم ڕێژەی ئێمە بەشێک لە فراغەکانی پەروەردەی چارەسەرەکە بەڵام کە نایکەن ئایا نەبوونی داهاتی ناوخۆی هەرگیر گرفتێکی ئابووریە ئەویان لای ئەنجومەنی وەزیرانە ئێمە داواکارین کە ئێمە دانرینەوە بەگامانشم پێدا کە بەشێک لە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەی گشتیە گەربوونەوەیان ئەنجام داوە داواکاری سەرکیەوان ئەوەیە کە دووبارە بڕۆنەوە هۆڵەکانی خوێندن دەست بکەنەوە بە خوێندن بە تایبەت کە وردە نزیکە بینەوە لە وەرزی نوێی خوێندن دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن ئەمان داوا دەکەن دووبارە بگەڕێنەوە نێو ناوەندەکانی خوێندن و دەرفەتی ئەویان پێ بدرێ بۆەوەی وەکو مامۆستا لە نێو ناوەندەکانی خوێندن وانە بڵێنەوە